لە تۆپخانە ئێران لە پێش ئیسرائیلە بەتاکۆمە تەجروبەیە کۆنمان هەیە لە حربی عێراق و ئێران ساڵی یەکەم و دووەم ئێران عێراقی وێران کرد بە تۆپ. ئەو بۆ ئاوا بەهێزە جۆری تۆپەکەیە بەکارێنانەکەیەتی جۆری تۆپەکەی و جۆری ئەو ئەفسەرانی کە بەکاری دێنن. بۆ نمونە لە کولی عسکەری عێراقی کە تۆ 3 ساڵە خوێنی تەخەرروجەکەی 3 ساڵ کولی عسکەریە خوێنی تەخەرروجەکەی 6 مانگ سنفە بینی ئەچیتە سەر تۆپ، بەڵام ئەفسەری ئێرانی 3 ساڵی خوێنێتن. تۆ 6 مانگی خوێنی ئەو 3 ساڵی خوێنێتن. ئەو جیازێک جیاوازەکەی ئەوەیە. دوایەوە تۆپیان 175 میلیۆنیان هەبوو هەل لە هەفتاکانەوە. ئێمە لە عێراقا و کاتە لە کاتی جەنگی عێراق وێران و تۆپانیان بۆمان هێنا. لەبەرەوە بەرامبەر بە ئیسرائیلیش هەر ئێران لە تۆپخانەیەکە. بەڵام ئەگەر بینە سەر تانکەکانی ڕاست ئێران تانکی زۆر زیاتر هەیە لە ئیسرائیل، بەڵام تانکەکانی کۆنە. یعنی ئێستاش ئێران M60 بەکاردێنێتن تانکی ئەمریکی این زمانیشە ئێستاش بەکاری دێنێتن. هەرچەنە سعودیەش بەکاری هێنا دژی حوثیەکان، بەڵام تانکێکی زۆر کۆنە. ئەوانەی کەی کە هەیە تی 62 تی 72 هەیە.